کورد و ترسی لە دەستدانی پێگەی سەرۆکۆماری عێراقی داهاتوو لە نووسینی خەبات کوردە. لە دوای ڕوخانی دیکتاتۆرەکەی عۆجۆ تا ئێستا چۆرجەر پێگەی سەرۆکۆماری عێراقی فیدراڵ بەدەستی کوردەوە بووە و بەڕێکەوتنێکی سیاسی ژۆپۆستە بەریەکێتی دەکەوت. مام جەلال 3 دەورە و هەریەکە لە فواد معسووم و بەرهەم ساڵح و لەتیف ڕەشید سەرویەک دەورەی 4 ساڵی. لە دوای فواد معسوومەوە پارتی تاکە ڕێگر بۆ لە دەستنیشانکردنی هەردوو سەرۆکەکەی تر. بۆ نمونە ڕێگری لە بەرهەم ساڵح دەکرد سەردانی زۆنی زەردیش بکات. ئێستا هەڵبژاردنەکان چەند ڕۆژێکی ماوە و هەڵبووسی تاکە سەرۆک لیستە پێگەی سەرۆکۆماری خستۆتە ناو بانگەشەی هەڵبژاردنەکانەوە و پێداگری دەکا کە ئەو پۆستە دەبێ بۆ عەرەبی سونە بێت، تەنها لەبەرەوەی کە سونە دووەم هێزە و بە دووەم زۆرینەی ناو پەرلەمان هەژمار دەکرێن. لەگەڵەوەی تا ئێستا پارتی و بەرزانی قەلاقوپیان لێکردو و بە هیچ جۆرێکیش باسی ناکەن، بەڵام هیچ قسەی لەسەر نییە. لە یەکەمین دانیشتنی پەرلەمانی تازە دێنەگۆ و نەک هەر بەربژێریان دەبێ بۆ پۆستە بگرێت دژاتی هەموو بەربژێرێکیش دەکەن کە لەلایەن یەکێتیەوە کاندید بکرێ. چەند ساڵێکە بڵاویشی دەکەنەوە کە نێچیروان بارزانی هەڵبژاردەی پارتی دەبێ بۆ ئەو پۆستە، بەڵام بە دووری دەزانم خودی نێچیروانیش خۆشی ڕازی بێ کە ئەو پۆستە وەربگرێ، چونکە بە دوورخستنەی نێچیروان لە هەولێر و ناردنی بۆ بەغدا لای ئەو لێدان و دوورخستنەوەتی لە ناوبرا و کوڕەکانی مەسعود بارزانیدا و دوور نییە دەست بە سەرداوات و کۆمپانیاکانیشی دانەگرن. سەرباقیەوەی کە نێچیر لە غێری کوردی تەنها فارسی دەزانێ بدوێ و نە عەرەبی و نە ئینگلیزیەکە شێوەندە بەهێزن کە بتوانێت دوو ڕستەی ڕێکوپێک و ڕەوان بڵێ و بخوێنێتەوەش. پارتی و بەتایبەتی بەرزانێ و جارە شەڕێکی گەورە لەسەر ئەو پۆستە دەکەن و ئامادەشن ڕادەستی عەرەبێ بکرێت تەنها بۆ یەکێتی گیان لە یانگری یەکێتیەکیش نەکرێ بە سەرۆکۆمار، وەک چۆن دوای 16 ئۆکتۆبەر دکتۆر نەجمەدین کەریمی ڕەحمەتی بەفیتی پارتی کەرکووکی بەجێهێشت و دوای ئەوە بۆ چەندین ساڵ کۆنەبعسیەکی خوێڕیترین کاربەدەستی کەرکووکی لەسەر کورسی و پۆستە مایە و پارتی ڕێگری دەکرد کە هیچ یەکێتیەک بۆ پۆستە بدەستنیشان بکرێت.